بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەسەر پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدا، پەیوەندیەکانی کێتی و پارتی ئەزمموی حکومڕانی لە هەرێمی کوردستان و ئەوەی کە لە هەرێمی کوردستانێ چۆن بپارێزرێ و چۆن باشتر بکرێت. گلەیەکانی خەڵک ئایا لە جێی خۆیدایە، مانگرتن و خۆپشاندان و بایکۆتی دەوام ئایا لە جێگەی خۆیدایە. گفتوگویان دێپرس و بابەتی تر دەکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر بەشیر حەداد جێگری پێشووی سەرۆکی پەرلەمانی عێراق ڕاستەخۆ لەولێرەوە لەگەڵمانە. دکتۆر سڵاوت لێ بێم کاتت باش، سپاس دەکەم، سپاس بە بەشداریکردنت لەگەڵمان لە بەرنامەی پرسی ڕۆژ. با لەوە دەست پێ بکەین. لە ماوەی ڕابردوودا هەرێمی کوردستان و بەغدا دوای سەردانی و وەفد و وەفدکاریەکی زۆر ڕێککەوتن و لێک تێگەیشتن دروست بوو. بەڵام وا پێدەچێت لەم چەند ڕۆژی ڕابردوودا دیسانەوە بەغدا هەندێک داواکاری تریە کە بەدەرە لەو داواکاریانەی لە ڕێککەوتنەکاندا باسی دەکا. بە بڕوای تۆ بەغدا و هەرێم کەی ڕێک دەکەون؟ ئایا هەر ڕێک دەکەون؟ ئایا دەیانەوێت ڕێک بکەون؟ بە ناوی خوای گەورە مهرەبان، سڵاو لە جەنابتان، سڵاو لە بینەرانی کورسات. ئەم بابەتی پەیوەندی هەولێر و بەغدا بەڕاستی زۆر قسەی لەسەر کراوە و ئەم هەویرە زۆر ئاوی شیویستوە و زۆریش ئاوی دەوێ. ئەگەر تەماشای پەیوەندیەکانی هەولێر و بەغدا بکەین لە 2023ەوە تاکو ئەمڕۆ لە خلالی ئەم 22 ساڵەدا ئەو پێشهاتانە و ئەو ڕووداوانەی سیاسی و ئابووری کە لە عێراق و لە هەرێمیش ڕوویاندا ئەمە دووپات دەکەنەوە کە سەقامگیری هەرێم و عێراقیش و پاڵپشتی نێودەوڵەتی بۆ هەرێم و عێراقیش بەندە بە باشبوونی پەیوەندی هەولێر و بەغدا. لەبەر ئەوە هەردوو لە ئێستا دەبێ ئەوە بزانن، بە تایبەتی بەغدا دەبێ ئەوە زۆر بەهش بزانێ کە سەقامگیری بە بارودۆخی سیاسی و ئەمنی و ئابووری عێراق و هەروەها ئەو پشتیوانی نێودەوڵەتی کە لە پرۆسەی سیاسی عێراقی دەکرێت بەندە بەوەی کە پەیوەندێکی لەگەڵ هەولێر باش بێ. لەبەر ئەوە نابێ ئەوەندە بڕوو بیان و بدۆزێتەوە و ئەو شتانەی کە زۆر بە ئاسانی دەکرێت چارەسەر بکرێت، بابەتی هونەرین، بابەتی ئیدارین، بابەتی ڕێنمایین ناکرێ بکرێتە شتێکی گەورە و فشار بکرێتە سەر هەرێمی کوردستان، وا بکرێت کە موچەی خەڵک دوا بکەوێ یان ببڕێ یان بودجەی هەرێمی کوردستان بەو شێوەیە کە چەند ساڵە ئێمە تەماشا دەکەین ئەو زۆڵمەی لێ دەکرێت لە بەغداوە. و لە هەمان کاتیشدا هەرێمی کوردستانیش ئەگەر دەیەوێ ئەم پاڵپشتیە نێودەوڵەتی بۆ بەردەوام بێ و دەیەوێ سەقامگیریەکی ئابووری و ئەمنیش هەبێ، پێویستە ئەویش هەوڵی ئەوە بدا کە ئەم پرۆسەیە بە شێوەیەکی باش لەگەڵ بەغدا بەڕێوە ببات. و ئەوەی کە لەسەر هەرێم بەندە بەڕاستی پێویستە حکوومەت وەکو حکوومەت ئەو لایەنانەی کە پێکەنەری حکوومەتن لە هەرێمی کوردستان بە یەک پاکێج بەرگری لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەن. کێشەی هەرێمی کوردستان لەوەدایە کە ناتەباییەک لە نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستاندا هەیە. ئەوەی کە لە ناو حکوومەتیشە زۆر جاری وا هەیە ناتوانێت یان بەرگری لە کاروبارەکانی لە بڕیارەکانی حکوومەت ناکە. ئەمە لاوازیە کە بۆ هەرێمی کوردستان بەرامبەر بە بەغدا. بۆیە ئەگەر بمانەوێ لە هەرێمی کوردستاندا ئەم کێشانە چارەسەر بکرێ، جگە لە گفتوگۆی سیاسی، جگە لە ڕێککەوتنی سیاسی لەگەڵ لایەنە عێراقیەکان، جگە لە ڕێککەوتنی هەردوو حکوومەتی هەرێم و بەغدا، پێویستیمان بەوە هەیە کە نێوخۆی ماڵی خۆمان لە هەرێمی کوردستان ڕێک بقەین و گوتاری حکوومەت هەرێمی کوردستان گوتارێکی یەکپارچەیی بێ، بە تایبەت یەکێتی و پارتی کە دوو پێکهێنەری سەرەکی حکوومەت هەرێمی کوردستان بوون و دەژبن لە ئایندەدا. ئەمە پێویستە هەردوو لایەن بەرگری لە حکوومەتەکە و لە بڕیاری حکوومەت بکەن و بەرگریەکی تەواو بەیەکەوە لەگەڵ بەغدا گفتوگۆ بکرێت. باشە دکتۆر، لە نێو قسەکان تا ئاماژەت بۆ کردوتت ساڵانێکە بەغدا زوڵم لە هەرێمی کوردستان دەکا. تۆ جەنابەت لە بەغداش بووی بەڕێستان، پێت وایە بەغدا زوڵم لە هەرێمی کوردستان دەکا؟ وەکو زۆر جار بەرپرسانی هەرێمی کوردستان خۆشیان نەیان شاردوێتەوە، دەڵێن بەغدا
کێشەی سیاسی لەگەڵ ئێمە هەیە، زوڵممان لێکە، غەدرمان لێکە، ئیستحقاقی خۆمان ناداتێ. تۆ پێت وایە بەغدا زوڵم لە هەرێمەکە و کێشەی سیاسی لەگەڵماندا هەیە؟ بێگومان ئەو بابەتە بابەتێکی هەنووکەیی نییە. ئەمە بەس لە دوای 2023 نییە، هەر لە دوای 1920ەوە لەگەڵ پێکەنینی دەوڵەتی عێراقیدا ئەو کێشەیە لە نێوان حکوومەتە عێراقیەکان و لە نێوان بژوتنەوە ڕزگاری خوازی کووردا هەیە. یعنی ئەمە بۆتە وەکو بڵێ عقدەیەک، بۆتە گرێکی دەرونی لایەن حکوومەتە یەک لە دوایەکانی عێراقەوە کە ئەوان یان تێناگەن یان نایەنەوێ لە کێشە نەتەوایەتیەکەی هەرێمی کوردستان تێبگەن، میلەتی کورد تێبگەن. بۆیە ئەوە مەسەلەکە هەمووی دەگەڕێتەوە سەر ئەو بارودۆخە سەر ئەو گرێ دەرونیی کە لای ئەوان هەیە بەرامبەر بە کورد. بۆیە ئەم کێشانە من پێم وایە زۆر جاری وایە کێشەی سیاسین، بەڵام لە چوارچێوەیەکی یاساییدا دایدەڕێژن، لە چوارچێوەیەکی دەستوریدا، لە چوارچێوەی ڕێنماییەکی وەزارەتی دارایی، لە چوارچێوەی هەندێک ینی خاڵی زۆر بچووکی هونەریدا ڕێکی لێخم. بەڵام لە ئەساسدا ئەم کێشە یاساییانەی کە ئەوان باسی لێوە دەکەن لە ئەساسدا گرێ کوێرەکە، گرێ دەرونیەکە سیاسیە. ئەمان لە ناو یاسادا دەری دەبڕن و دیاری دەکەن. بەڵام ئێمە پێویستە بەڕاستی دیسان یانی ئەمە هەموو شتێک لای ئەوان نییە، دیارە هەندێک ئەو باڵش دەکەوێتە سەر خۆشمان. ئێوە ئەوەیە کە وەکو گوتم یەکەم جار بەهێزەوە مامەڵە لەگەڵ بەغدا بکەین، هەمومان بە یەک پاکێج لەگەڵ بەغدا بە یەک ڕیزی مامەڵە لەگەڵ بەغدا بکەین. ئەوە یەک. دوو، ئێمە بەڕاستی ئەو کاتێمە لە بەغداش بووین ئەو گلەیەمان لە خۆمان دەکرد. ئێمە نوێنەرانی کورد لە بەغدا بۆ نمونە لە یاسای بودجە، لە یاسای بودجەدا کە دێ یاسای بودجە نزیکەی 7 مادەیە. لەو 7 مادەیە ئێمە تەنها دەچین 2-3 مادە تەماشا دەکەین، 11-12-13 ئەو مادانەی کە پەیوەستە بە هەرێمی کوردستان بەس دەچین تەماشای ئەو دەکەین و دیراسەی ئەوان دەکەین، بزانین هەرێم چی بۆ هەیە، چەندە بەشە ئێمە، پشتی ئێمە لە بودجەدا چەندە و چۆن پێویستە بیدەین، ئەو ئیلتیزاماتانەی لەسەر هەرێم چییە دایان ناوە تا جێبەجێ بکەین، کەمیکەینەوە و بەشەکە زیادکەین. ئەوەندا ناچین بپڕژەینە سەر مادەکانی دیکە، بزانین ئەوان بۆ خۆیان چه گەندەڵیەکیان هەیە لە ناو بودجەدا. بۆ نمونە ناچین ئەو مادانە تەماشا بکەین کە پارەکی زۆر تەخسیس کراوە بۆ مەسەلە حەشتی شەعبی، پارەکی زۆر تەخسیس کراوە بۆ مەسەلەی دانەوەی قەرزەکان، ئەو قەرزان بڵین ئەو قەرزانە بۆ بەردەوامە، بۆ قەرز دەکرێت، پارەیەکی زۆر مەچەند تەرخان دەکرێت بۆ یارمەتیدانی خەڵکی دیکە وڵاتانی دیکە. ئێمە ناچین تەماشای ئەو مادانە بکەین، ناچین تەماشای ئەوە بکەین کە قانونی ئیدارەی مالی و قانونی موازنە دەڵێ نابێ کورتهێنان لە ناو بودجەدا لە 100% کۆی بودجەکە زیاتر بێ. بەڵام هەموو ساڵێک تەماشا دەکەین لە 115 و زیاتریش بووە ئەم کورتهێنانە. ناچین ئەمە بکەینە خاڵێک لە دژی ئەوان بەکاریبینی لە محکەمەی فیدرالیدا. ئێمە تەنها بەڕاستی ئەوان، بەڵام ئەوان چ دەکەن؟ ئەوان دێن هەموو لە مادە یەکەوە تا مادەی 7 تەماشا دەکەن چی خاڵێک کە دەتوانن لێرەدا فشار بخەنە سەر هەرێمی کوردستان بەکاری دەهێنن. ئێمەش پێویستە بەڕاستی وا بکەین هەر لە مادە یەکەمەوە تا مادەی 7 لە ناو بودجەدا هەموو مادەکان تەماشا بکەین لەکوێ دەتوانین دەمارێکی ئەوان بگرین، لەکوێ دەتوانین گەندەڵیەکی ئەوان بەکار بێنین و ئاشکرا بکەین و بکەینە فشار بەسەریانەوە بۆ تێپەڕاندنی مافەکانی خۆمان. دەبێ ئەمە ئەوانە بکەین. ئەمە یعنی بەڕاستی ئیشێکی هەم وەکو گوتم هەم ئیشێکی یاسایی دەوێت، هەم ئیشێکی سیاسیشی دەوێت. بەڵێ باشە دکتۆر، ینی پێت وایە کەم و کوڕی لە نوێنەرانی ئەمە هەیە لە بەغدا، بەڕێزت لە بەغدا بووی لە پێشتردا، ئەو تێبینیانە چیە لەسەر نوێنەرانی ئەمەیە؟ هەندێکیانت باس کرد کەواتە گلەی لەسەر نوێنەرانیشمان هەیە لە بەغدا. ینی زۆر جار لێرە و لەوێش دەوترێ هەندێک لە نوێنەرەکان ئەوەندەی بەرگری لە بەغدا دەکەن، بەرگری لە هەرێمی کوردستان ناکەن، یاخود بە پێچەوانەوە ینی هەموو کێشەکە دەخەنە ئەستۆی بەغدا و هەرێم بێبەری و بێتاوان باز دەکەن. ینی نوێنەرانی ئێمە بەڕاستی زانی یەک لە خاڵی لاوازی نوێنەرانی ئێمە لە بەغدا چ لە حکوومەت چ لە پەرلەمان ئەوەیە کە یەک دەنگ نین،
یەکدەنگ نەبوونی نوێنەرەکانمان لە هەموو بوارەکاندا ئەو لاوازیە لە بەغدا بەدەر دێخی ئێمە بۆ خۆمان ئەگەر نوێنەرەکان هەر هەموو بێکەوە بن هەر نزیکەی 60 کورسیەکە دیسانەوە زۆرینە نین جا چ جای ئەوەی کە لەگەڵ ئەوەی کە زۆرینە نین یەکدەنگیش نەبن ئەمە زیانەکە لێرەیە ئێمە تەماشاەکەینی هەر کاتێک نوێنەرانی ئێمە لە پەرلەمانی عێراقدا یەکدەنگ بوو بن توانیویانە خەڵکی دیکەش لە فراکسیۆنەکانی دیکە بەگەڵ خۆیان دەن و توانیتیان دەستکەوتی باش بەدەست بهێنن و هەروها لە حکوومەتیشدا ئەو چوار وەزیرەی کە ئێمە هەمانە لە حکوومەتی عێراقیدا ئەگەر لە کاتی تێپەڕاندنی پرۆژە یاساکانی حکوومەت ئەگەر لە کاتی بڕیاردانی ئەنجومەنی وەزیران ئەوان ئەگەر یەکدەنگ بن دەتوانن لەوانەیە خەڵکی دیکەش وەزیرانی دیکەش لە فراکسیۆنەکانی دیکە لە لایەنەکانی دیکە بەگەڵ خۆیان بدەن بۆیە بەڕاستی ئێمە ئەوەیە مەسەلەکە یەک ڕێزیەکە ئەو یەک ڕێزەی بەغداش ڕنگدانەوەی یەک ڕێزی نێو کوردستانە ئەگەر لە نێو کوردستاندا لایەنەکان لێک نزیک نەبن و یەک ڕێز نەبن مەحاڵەتەوە بتوانی نوێنەرانیان لە بەغدا یەک ڕێز بن یعنی ئەگەر بۆ نمونە یەکێتی و پارتی لە هەرێمی کوردستاندا شەڕە قسە و شەڕە ڕاگەیاندن و دژی یەک ئیش بکەن ناکرێ بڵێنەمە نوێنەرانی یەکێتی و پارتی لە بەغدا یەک بن ناکرێ بۆیە ئەساسەکەی لە هەرێمی کوردستانە بنچینەکەی لێرەیە پێویستە ئەو ساڵانەی کە ڕابرد بۆ مامە بێتە ئەزمونێک بۆ مامە بێتە دەرسێک ئەم لایەنانە پێکەوە ڕاستە ئێمە نامانەوێ یەکێتی و پارتی ببنە یەک حزب بنە یەک پارت ناکرێ ئەمە هەر یەک و بۆ چوونی خۆی هەیە بەڵام بەلایکەم با هاریکاری لە نێوانیاندا هەبی با تەنسیق لە نێوانیاندا هەبی با ڕێزگرتن لەو ئیتفاقانەی کە دەکرێت لە نێوان لەگەڵ یەکدا بن بکرێ بەرامبەر بەغدا یەک ڕیز بن لە نێو خۆشیاندا با چ گلەی لێکدی دەکەن لە نێو خۆی کوردستاندا بەڵام لە دەرەوەی سنووری هەرێمی کوردستان پێویستە ئەو لایەنە کوردستانیانە بەڕاستی یەک بن و بە یەک گوتار بە یەک خیتاب مامەلە لەگەڵ بەغدا بکرێت باشە دکتۆر تۆ لە بەغدا هەستت بەوە کرد شیعە و سوننە کاتێک کە بابەتێک دژ بە کورد بێ ئەوان یەکدەنگە بوون تایە هەمویان کۆدەنگە بوون لەوەی کە دژایەتی پرسەکەی کورد بکەن بۆ نمونە لە بابەتی موچەیە زۆر جارەمەمان بینیوە ئایا چۆن مامەڵە بکرێت لەگەڵەوان بەڕێزت لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق زۆر جار چگە لە ڕێی یاساوە لە ڕێی ڕێگە قانونیەکانەوە هەندێک جار لە ڕێگەی جوڵاندنی هەست و سۆزی عاتفەی ئەوانیشەوە کە ئێمە میلەتێکی مسلمانین ئەنفال کراوین غەدرمان لێ کراوە پێویستاوان باش بن بەرامبەرمان بەڵام ئەمانە هیچی لەگەڵ ئەواندا نەی خوارد وەکو لە نەتیجە بینیمان ینی بە بڕوای تۆ چی وای کردوەوان یەکدەنگ بن هەر کاتێک کە بیانوێت لە دژی کورد بوەستنەوە بێگومان ئەوان هەر شتێک کە بەرژەوەندی عێراقی تێدا بێ بەرژەوەندی عەرەباتی تێدا بێ ئەوان عەرەبن ناڵێن ئێمە سوننە و شیعین ئەوان بابەتی دەتەوایەتەکە زاڵ دەبێت بەسەریانەوە و بەرامبەر بە کورد ڕادەوەستن بەڵام ئێمە داخەکە لەوەدایە ئێمە هەموو کاتێک ئەو شتە لەسەر ئێمە بابەتی نەتەوایەتیەکە ناکرێ بیکەینە خاڵێکی بەهێز بۆ خۆمان و یەک ڕیز بین وە بینیشمانە هەر کاتێکە یەک ڕیز نەبوو بین ئێمە دەستکەوتی زۆر گەورەمان لە دەست داوە و زیانیشمان بە خۆمان و بە میلەتەکەمان گەیاندووە فە لەبەر ئەوەمە دەردی ئێمە ئەوەیە هەر لە مێژوودا بە درێژایی مێژوو دەردی میلەتی کوردیش ئەوە بووە کە یەک ڕیز نەبوو بەرامبەر بە نەیارەکانی بەرامبەر بە دژبن و بەرامبەرەکانی بەڵێ شیعە و سوننە زۆر کات و لە زۆربەی هەرە تێپەڕاندین پرۆژە یاساکاندا بەڵێ یەک بوون و یەکتریان گرتووە بەرامبەر بە داخوازەکانی کورد. باشە. دکتۆر هەندێک لەو داواکاریانی کە بەغدا داوایە کە حەزەکەم ڕای بەڕێزت بزانم بەڕێزت شارەزای لە بەغدا بووی لە نێو وردەکاریەکاندا بووی یەکێک لەو پرسانە بابەتی تەڵتینی موچەی فەرمانبەرانە هەموو مانگێ موچەمان کێشەی بۆ دروست دەبێ گرفتی بۆ دروست دەبێ وەکو خۆوتێ 100 بەند و بالۆرەی یاسایی بۆ دۆزنەوە بڕگەی یاسایی بۆ دۆزنەوە ئەڵێن کێشەتان هەیە موچەکان تەڵتین بکەن بە بڕوای تۆ تەڵتین چارەسەری کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەکا وەتر بەغدا لە کاتی خۆیدا موچەی فەرمانبەرانی هەرێم دەنێرێ؟ دەزانی ئەو بابەتە بەڕاستی بیانووەکە ئەم بیانوەش لەوانەیە هەندێک جار بۆ خۆمان دروستمان کردبێ بۆ خۆمان بەوەی کە هەندێک لە
لە فەرمانبەران داوا دەکەن کە لە بەغدا موچەی ئێمە بەتەنها بنێرە و موچەی ئەو پارێزگایە موچەی ئەو ناوچەی بەتەنها بنێرە بۆ ئێمە ئەمە بەڕاستی نیشاندانی لاوازی هەرێمی کوردستانەوە لاوازکردنی ئەو قوارەی خۆتە کە تۆ بە دەیان هەزار شەهیدت لە پێناوداوە و ڕووباری خوێنت لە پێناودا ڕشتووە تا ئەو قوارەیە دروست بووە. من دەمەوێت لێرە شتێک بڵێم، یعنی خەڵک پێویستە بزانێ، خەڵکی هەرێمی کوردستان پێویستە بزانێ ئەم قوارەی هەرێمی کوردستان و هەروە حکوومەت هەرێمی کوردستان و پەرلەمانی هەرێمی کوردستان نە مڵکی یەکێتیە، نە مڵکی پارتیە، نە مڵکی هیچ حزبێکی دیکەی کوردستانیە، مڵکی خەڵکی جەماوەری هەرێمی کوردستانە، مڵکی خوێنی شەهیدانە، بەرهەمی خوێنی شەهیدانە. بۆیە ناکرێت تۆ لەبەر ئەوەی کە هەندێک تێبینی لەسەر سیاسەتی یەکێتی یا لەسەر سیاسەتی پارتی هەیە تۆ ڕقت لە حکوومەت هەرێمی کوردستان بێتەوە، تۆ ڕقت لە ئەزمموی هەرێمی کوردستان بێتەوە، ڕقت لەو قوارەیە بێتەوە کە ئابە و شێوە دامەزراوە. بۆیە ئەمە ڕەتفعلێکە وەکو با بڵێن کاردانەوەیەکی هەڵەیە کە ئەم خەڵکە بەکاری دەهێنێ. بەڵێ موچە مافێکی خۆتە، بەڵێ ڕزق و ڕۆزی خەڵک شتێکی زۆر گرنگە لە ژیاندا، خەڵک التیزاماتی ماڵ و منداڵی هەیە، خەڵک التیزاماتی خۆی ژیانی هەیە، پێویستی بە موچە هەیە، پێویستی بە هەموو مافەکانی خۆی هەیە وەکو هاوڵاتی وەکو فەرمانبەر. بەڵام پێویستە دەست لەسەر برینەکان دابنین بزانین لە چێن دەرێ. ئایا ئەگەر هاتوو بەغدا بەشێک لەو موچەی فەرمانبەرانی شارێکیان ناوچەیەکی نات ئایا کێشەکە چارەسەر دەبێ؟ ئایا ئەمە کەوای لێ هات فەرمانبەرانی هەولێر بەتەنها داوا بکەن، فەرمانبەرانی دوهۆک، فەرمانبەرانی سلێمانی بەتەنها داوا بکەن؟ باشە لێرەدا ڕۆلی حکوومەت هەرێمی کوردستان چ دەمینێ؟ ڕۆلی ئەو قوارەی چ دەمینێ؟ ئەو قوارەی هەرێمی کوردستان کە لە دەستوردا دانی پێدادراوە بە قوارەیەکی فیدراالی، ئەمە بە زۆر شێواز ئێستا هەوڵ دەدرێت لە بەغداوە لاواز بکرێ و خەڵکی خۆیانی پێدەترسێنن ئەو هەموو کێشانەی کە بۆ کوردستان دروست دەکەن. ئەو هەموو ئەگەر دەنگێکی ناڕازی لە هەرێمی کوردستان خۆپیشاندانێک هەبێ لە بەغدا و ڕاگەاندنەکانی ئەوان زۆر گەورەی دەکەن لە شەقامەکانی خۆیان بۆ ئەوی بڵێن تەماشاکەن بزانن ئەمە هەرێم ئەگەر داوای هەرێم بکەن ئاواتان لێدێ، ئەگەر داوای فیدراالیت بکەن لە عێراق ئاواتان لێدێ، وەکو کوردستانتان لێدێ. بۆیە ئەمە شتێکە ترساندنێکە بۆ ئەوان کە هیچ کاتێک داوای هەرێم نەکەن. بۆ چونکە ئەوان من زۆر گوتومە لە مێژە گوتومە، یعنی خەریکە ئەوان لە سیستمی فیدراالی لە سیستمی هەرێمەکان خەریکە ئەوان پاشگەز دەبنەوە بەڵگەشم بۆ ئەوە هەیە تا ئێستا ناهێڵن یەک هەرێمی دیکە لە عێراق زیاد بێ. ئەوەی کە داوای هەرێم دەکا زۆر بە توندی وەڵامی دەدرێتەوە و لەوانەیە بە خیانەت و بە پارچەکردنی عێراق تۆمەتبار دەکرێت. ئەمە مانای چییە؟ مانای ئەوەیە ئەوان ینی سیستمێکی فیدراالیان ناوێ کە دانیە بەو دەستورە ژناوە بە ناچاریەوە و نایشی شارنەوە بڵێن ئەم دەستورە لە کاتێک نووسراوەتەوە کە ئێمە لاواز بووین، ئێستا بەهێزین و زانیاریمان پەیدا کردووە، ئێمە ڕازیین. بۆیە لەبەر ئەوە برای بەڕێزم ئەوە مەسلەی با بڵێن ناڕازیبوونی خەڵک لە هەرێمی کوردستان یان ئەم شتانە مافێکی سەرەتایی خۆیانە، بەڵام پێویستە بزانین ئەم هۆکارە لە چێن دەرێەوە داوا لەوێ بکرێ. بەڵێ باشە. دکتۆر دواتر باسێک لە خۆپشاندانەکەین کەوتت مافی خەڵکی خۆیەتی، بەڵام ئەوەی کە باست کرد بەغدا دەڵێ ئەوە تا هەرێم ببینن، ینی هەرێمی کوردستان ئێمە چاو لە بەغدا بکەین یا بەغدا چاو لە ئێمە بکە؟ مەسەلەن ئەوان چیان هەیە ئێمە چاوی لێ بکەین؟ تۆ لە بەغدا بووی خەڵگەسە خۆی بەغدا و پارێزگاکانی ترە بینێ، ئەوان چیان هەیە ئێمە چاو لەوان بکەین هەرێمی کوردستان؟ ئەمە نابێت چاو لەوان بکەین، ئێمە چاو لەوان ناکرێ. ئەوان ئەگەر شتێک هەیان بێ، ئەگەر لە عێراق شارەکانی ناوەڕاست و باشوور شێک هەبێ ئەوەندەیەکە موچەکانیان لە کاتی خۆی دەدرێتێ، بەڵام نە خزمەت گوزاریەک، نە دامەزراندنێک، نە پرۆژەیەکی خزمەت گوزاری، نە نەخۆشخانەیەک، نە قوتابخانەیەک، نە ڕێگاوبان، نە پرۆژەی ئاو، نە پرۆژەی کارەبا، هیچێکی ئەوانەیان نییە. یان بەڕای هەیە نییە و ئەوەیە ینی بەوە چاوی خەڵکیان قەپات کردووە. خۆتو تەماشا بکە لە خۆپیشاندنەکانی تشرین لە ساڵ 2019
ئەو خۆ پیشاندرانەکە خۆ هەمویان سونە نەبوون زۆربەی هەر زۆری ئەوان خەڵکی شیعە بوون شەقامی شیعە بوون یعنی هەڵگەڕانەوە لەسەر سیاسەتمەدارەکانی خۆیان کوتان ئێوە ئێمەتان خنکاند ئێوە ئێمەتان کوشت نە خزمەت گوزاریەک نە خزمەتێک نە ئاوێک نە دامەزراندنێک نە کارەبایەک نە شتێک چی دەکەن ئێوە ئەو هەموو پارێزە بەلاحە بۆ کوێ دەچێ بۆیە ئەوان هیچیان نەیە کە ئێمە چاوی لێ بکەین بەڵکو ئێمە شتمان زۆرە ئەوان چاو مەفروزە چاو لە ئێمە بکەن بەڵام چاویان بەوە هەڵنایەوە دەیانەوێ ئەم بارودۆخەتێک بدەن بەچی بە شتێکە بتوانن باڵێن دەماری ئەم خەڵکە بگرن بە شادەمارەکەی بەوەی کە چێشە بۆ موچە دروست بکەن و خەڵک بێتە سەر شەقام ئەمە ئەو مەوزوعە بەڕاستی ئەوان کە مەسلەی تەوتنی ژێن نەگۆڕێ مەسلەی تەوتنی هیچ کێشەیەکی لەسەر نییە بەڵکو پێش ئەوان ئێمە یعنی حکوومەتی هەرێمی کوردستان باسی لە تەوتین کردووە باسی لە بانکیکردنی هەموو سیستمی ئابووری کوردستانی کردووە نەک تەنها مەسەڵەی موچە دکتۆر هەر پێویست بە پرسیارەکەی پێشوم یعنی زۆر جار لە بەغداوە ڕەنگە خۆشت کە لە بەغدا بووی بیڵێن بڵێن ئێوە پارەی نەوتی بەسرە وەرەگرن پارەی بە پارەی ئێمە چوونە هەرێمتان گەشاندۆتەوە هەرێمتان ئاوادان کردوتەوە ئەوەی کە هەیە ئێستا لە هەرێم بە پارەی ئێمە کراوە یعنی لە کاتێکا ئێمە ڕەنگە ١١٠ بۆ ١١٢ پارەی هەموو عێراق وە پارەی هەرێمی کوردستانی شۆ لە هەرێمدا هەبوو بێ ١٩٠ کەس لی پرسیون خۆتان چی لێ دەکەن ئەم ئیدعایە کاتێک دەکرا لە سەرتاوە یعنی لە ساڵەکانی 2000 و با بڵێن 15 16 هەتا 20 ئەمە دەکرا یعنی خەریک بوو فێڵیان لە شەقامی خۆیان دەکرد لە جەماوەری خۆیان دەکرد بەوەی کە هەرێم پارەکەی ئێوەیە دەیبا و هیچ داهاتیش ناجێتەوە بەڵام ئێستا شەقامی عێراقی لەوە گەیشتووە کە هەرێم ئەو ئاوەدانیە و ئەو خزمەتی کە بۆ خۆی دەیکا لە پارەکەی ئەوان نییە بەڵکو بەشێکی زۆر کەم کە لە بەشی خۆی لە پشتی خۆی بەبەردەکەوێ ئەوە توانێتی بەداهاتی خۆی بەو پشکەکەمە و بەرهێنانی نێوخۆ و دەرەچی و بیانی توانێتی ئەو ئاوادانیە دروست بکە چونکە ئەوان دەزانن زۆر چاک دەزانن تا ئێستا عێراق هیچ کاتێک پشتی تەواوی هەرێمی کوردستان لە بودجێ عێراق نەناردووە هیچ کاتێک نە کاتێکە لە ١٧ بووە نەکە لە ١٤ بووە نەکە لە ١٢ ئێستاش هیچ کاتێک لە 106 زیاتری نەناردەوە بۆ هەرێمی کوردستان ئەمە دەبێ بزانرێ بۆیە پشت شێرێن بە تەواوەتی نەهاتووە و هەموو جارێکیش ئەم کێشانەی بۆ دروست کراوە بۆ دروست بووە ئەمە لەلایەک لە پاشان ئێستا خەڵکی خۆیان باش دەزانن ئەگەر بۆ نمونە بڵێن ئێستا لە 112.67 دەنێرێ بۆ هەرێمی کوردستان لە بودجێ عێراق لە 112 دێ بۆ هەرێمی کوردستان کە وانش نییە کە لە 107 زیاتر نایە باشە گریمان ئەو لە 112 هات باشە ئەم لە 188 دیکە چی لێدێ یعنی خەڵک ئەو پرسیارە دەکە لە عێراق ئەو پرسیارە لە حکوومەتەکەی خۆی دەکا لە حزبەکانی خۆیان دەکەن باش ئەگەر 112 بردەبێ هەرێمی کوردستان ئەی 188 ئێوە چیتان لێ کرد کوا بۆ قوتابخانێک نییە بۆ پرۆژێک نییە بۆ ژیانمان بەرەو پێشەوە نەچووە ئەمە چی خەڵک ئێستا ئەمە دەزانێ ئەو هەموو گەندەڵیە کە لە حکومڕانی عێراقدا ئاشکرا بووە تۆ دەزانی برای خۆشەویستم دەزانی داهاتی نانەوتی عێراق داهاتی نانەوتی لە 15 دەگەڕێتەوە خەزینەی دەوڵەت ئەی ئەوەی کە چی لێ هاتووە بۆ کوێ دەڕوا ئەم هەم گەندەڵیانە خەڵک ئێستا چاوی کراوەتەوە خەڵک ئێستا ئەمە دەزانی دکتۆر ئەوەتانێ هەرێمی کوردستان 51 ملیاری لە داهاتی نانەوتی ناردووە بۆ بەغدا بەڵام وەزارەتی دارایی تازەترین نووسراوی ئەڵێم پارەیە کەمە هەموو پارەکەمەوێ یعنی بۆ ئەوان ئەمەندە دەقیقن لە ڕەقەم و حساب و کتابە لەگەڵێمە بەس بۆ خۆیان وانین ئەخد ئەوەی ئەو پرسیارەیە مەفروزە ئێمە لە ئەوان بکەین مەفروزە نوێنەرانی ئێمە لەوان بکە بڵێ باشە ئەمە ئەو دقیقەتە بەسەر چاو ئەو دیقەتەوە لەگەڵ ئێمە دەکەن تحقیقە بکەن بەڵام ئایا لەگەڵ خۆتان کردووە ئایا لەگەڵ موچەی حەشی شعبیتان کردووە هەتاکو ئێستاش هێزە ئەمنیەکانی عێراقی نە لە سوپا نە لە پۆلیس نە لە حەشتی شعبی نە لە هێزە ئەمنیەکانی دیکە یەک داتان لە وەزارەتی دارایی نییە یەک قائمە و لیستیان لە
لە ناو وەزارەتی دارایی نییە تەنها داوای مەبلەغ دەکرێت ئەوەندە مەبلەغە بنێرن و تەواو بەڵام بۆ کوێ دەچی چۆن دابەش دەکرێت ئەمە قسەی خۆیان و بۆ خۆیان باسی لێوە دەکەن برای بەڕێزم بەرە ئەمە هەمووی وایە بەڵام وەکو دیسان دێم و دەگەڕێمەوە ئێمە ئەوەی کە مووقفی ئێمەی لاواز کردووە ئەو دووبەرەچی و ناتەبایی نێوخۆمانە ئەو ناتەبایی نێوخۆمانە یعنی ئێستاش دواکەوتنی پێکەینانی حکوومەتی کابینەی ئەوەش یەکێکە لە هۆکارەکانی ئێوە کە ئەگەر زیاتر ئەم کابینەیە دوا بکەوێ ئەوەش دیسان ینی پێگەی ئێمە لاواز دەکە بۆیە پێویستە لە سەرێکێتی و پارتی پەلە بکەن لە پێکەینانی ئەو حکوومەتە و پەلە بکەن لە بەکۆتا هاتنی گفتوگۆکانیان بۆ ئەوەی ئەمجارە بەیەکەوە و سوود لە هەڵەکانی ڕابردوو وەربگرن سوود لە هەموو کەم و کوڕیەکانی ڕابردوو وەربگرن و ڕێکەوتنێکی ستراتیژی تەواو درێژخایەنی ڕێکوپێکی بەهێز لە نێوان هەردوو لا هەبێ بۆ ئەوەی ئەو حکوومەتەی داهاتوو لە کابینەیدا بە شێوەیەکی زۆر ڕێکوپێک بەڕێوە بچێ و ببێتە حکوومەتی هەموو کوردستان یەک حکوومەت یەک پەرلەمان و یەک هێزی پێشمەرگە بۆ هەمووان و یەک گوتاری سیاسیش یەک گوتاری حکوومەت بەرامبەر بە بەغدا ئەو کات بزانە تەماشا بکە چۆن کێروی پێگەی هەرێمی کوردستان لە بەغدا بەرز دەبێتەوە باشە دکتۆر ئەم پرسیارە وەکو زانایەکی یانی لێت دەکەم وەکو نووسەرێک لێک دەکەم بەیانی زۆر جار تۆ لەسەر منبەرەکانەوە لە پێش و تریشدا کار لەسەر ئەمە کردووە کللتوری جنێودان لە نێو کۆمەڵگەی کوردیدا زۆر کەم بووە بەڵام ئێستا زۆر ینی لە برەودایە ڕەنگە ئەم گفتوگۆی ئێمە دواتر دایان کۆمنتی نەشیاوی بۆ بێ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئێستا هەڵمەتێک دەستی پێ کردووە هەڵبەت لە تەواوی هەرێمی کوردستان بە دیاریکراوی لە سنووری سلێمانی دایان کەس لەوانەی کە جنێو دەدەن سوکایەتی دەکەن وشەی نەشیاو بەکارێنن دەستگیرەکرێن ینی حەزەکەم ڕوانینی تۆ بزانم بۆ ئەم هەڵمەتە و پێت باشە ئەگەر پێت باشە بەردەوام بێ شارەکانی تر بگرێتەوە بێگومان کللتوری سوکایەتیکردن کللتوری جوێندان کللتوری نووسینی قسەی نەشیا و لە کۆمنتەکان ئەمانە ئەمە بەڕاستی نیشانەی نزمی ئاستی ڕەوشتە نیشانەی نزمی ئاستی تێگەیشتنە و هەروەها نیشانەی نزمی ئاستی ئیمانداری و دینداریشە ئەوەی خۆی بە موسڵمان بزانێ ئەوەی خۆی بە ئیماندار بزانێ ئەو شتە ناکە ئەوەی خۆی بە کەسێکی ڕۆشنبیرش بزانێ قسەی وە ناکە ئەمە ئاستێکی زۆر نزمی کۆمەڵایەتیە ئەگەر تۆ بەرامبەر بەو کەسە بەرامبەر بەو قسەیە قسەیەکت هەیە فەرمو قسەکەت بڵێ بەرامبەر قسە بەکاربێنە بەرامبەر نووسین بەکاربێنە ڕای خۆت بڵێ بەڵام بەڕێزەوە بۆیە ئەمە بەڕاستی پێچەوانەی هەموو پرەنسیپە ئاینی و ڕۆشنبیری و کۆمەڵایەتیەکانە و ئەو هەڵمەتش کە ئەگەر دەستی پێکردو نازەم دەستی پێکردویان نا ئەمە کارێکی باشە بەڕاستی پێویستە هەم لە لایەنێکی ئەمنی کاری لەسەر بکەین هەم بەلایەنێکی وشیارکردنەوەش مامۆستایانی ئاینی لەسەر منبەرەکانەوە باسی ئەو بابەتە بکەن و هەروەها ڕاگەیاندنیش پێویستە بەرنامەی چاک و چڕوپڕی لەسەر دروست بکە بۆ ئەوەی وشیارێکی کۆمەڵایەتی لای خەڵک دروست بێ هەم بەلایانی وشیاری دروستکردن هەم بەلایانی ئەمنیش دەتوانین ئەو بابەتە یان نەیەڵین یان بەلای کەم زۆر کەمیکەینەوە باشە دکتۆر دوپرسیارم پرۆژه یاسایەک لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەنگی لەسەر دراوە بوو بە یاسا هەڵبەتە سێ پرۆژه یاسا بوون بەیەکەوە یەکێک لەوانە ینی پەیوەست بوو بە بەشودانی کچانی 9 ساڵەوە و شیعەکان سەپۆرتێم یاسایانە کرد یاسای ئەوان پرۆژه یاسای ئەوان بەڵبەت دوای بوو بە یاسا ینی بەڕێزت وەکو زانایەکی ئاینی چۆن ڕوانیتان پرۆژه یاسایە ئەمە بۆ کۆمەڵگەی ئێمە وەکو کۆمەڵگەی کوردی دەگونجێ ئەمە یەکەم زار ئەو پرۆژەیە ئێمە ناگرێتەوە و هەرێمی کوردستان ناگرێتەوە چونکە هەرێمی کوردستان پرۆژەی خۆی هەیە یاسای خۆی هەیە و ئەگەر ئەمە یاسایەکی اتحادیش بێ دەتوانێت هەرێمی کوردستان دیسان ئەو با بڵێن ئینفازی نەکا لە هەرێمی کوردستان بڵێمە یاسای خۆم هەیە بەڵام کێشەکە بۆ هەموو عێراق کێشەیەکە و کێشەکەش بۆ ئێمەش ئەگەر لە هەرێمی کوردستانی جێبەجێ نەکرێ بەڵام کێشەکە ئەوەی خەڵکی ئێمە لەوانەیە بچێ لە شارێکی عێراقی ئەم مەسلەیە یان مەسلەی مارەبڕینی ژنی دووەمە یان کچێک لە خوارد تەمەن 18 ساڵە بیکە ئەم یاسایە بەڕای من یاسایەکی مەزهەبی بوو
زۆر بەداخەوە کە ئەمە تێپەڕی ئەمە یاساکی مەزهبی بوو کە پێچەوانەی با بڵین زۆر پرەنسیپی ئاینی و پێچەوانەی پرەنسیپی کۆمەڵایەتیشە و هەروەها پێچەوانەی چەندین مادەی دەستوریە بە تایبەتی مادەی 88 لە مادەی 88 لە دەستوری عێراقیدا دەڵێ هیچ دەسەڵاتێک بەسەر دەسەڵاتی دادوەر و دادگاکانە نییە جگە لە یاسا بەڵام لێرەدا لەم یاسایەدا دەسەڵاتی پیاوانی ئاینی زاڵ دەکا بەسەر دادگادا ئەمە خاڵی قاڵی دووهەم دەسەڵاتی یاسادانان لاواز دەکاتەوە چونکە یاسادانان ئەمە کارێکە تەنها بە پەرلەمان دەکرێمەکاری پەرلەمانە و پێشکەشکردنی پرۆژە یاسا یان حکوومەت یان سەرۆکایەتی کۆمار یان پەرلەمان بۆ خۆی پێشکەشی دەکات بەڵام لێرەدا تەماشا دەکەین وەقفی سونی وەقفی شیعی دانراوە بۆ ئەوەی کە پرۆژە ئامادە بکەن مدەوەنە ئامادە بکەن ئەوەش دیسان تێکەڵاوکردنی دەسەڵاتەکانە و خەرقێکە لە دەسەڵاتی یاسادانان لەلایەکی دیکەشەوە ئەم یاسایە پێچەوانەی هەموو ئەو ئیلتیزاماتە نێودەوڵەتیانەیە کە عێراق لەگەڵ پەیماننامە نێودەوڵەتەکان هەیەی سەبارەت بە مافی ژن و مافی منداڵ و ئەوانە فلەبەر ئەوە ئێمە پێمان وابێ یاساکە یاسایەکی خراپە و کاردانەوەی خراپیشی دەبێت لە ناو کۆمەڵگەی عێراقیدا و هەروەها ئەم با بڵین بەڵێ سنەتەیان ئەم کارە کە سێ یاسا بەیەکەوە بە یەک سەلا بە یەک پاکێجدا بڕوێنرێ دەنجی لەسەر بدرێ ئەمە شتێکی باش نییە ئەمە شتێکی خراپە یان پێشاتەیەکی خراپە لەوانەیە شتی دیکەش ئاوا دەکەن بۆ ئەوەی کە تۆ مەجبورکەن ئەو پێکاتەیە مەجبورکەن کە دەنگ بۆ بدە ئەگەر دەنگ بۆ نەدەی من دەنگ بە یاساەکەی تۆ نادەم و من پێشم وایە پێم وایە لایەنێک بە تایبەتی برایانی شیعە ویان کرد کە ئەم سێ یاسایان پێکەوە گرێدا بۆ ئەوەی یاساکەی خۆیان یاسای باری کەسێتی تێپەڕی بەڵام لە دواییدا بەڕای من وا تێدەگەم کەوان نیەتیان وایە کێشە بۆ دوو یاساکەی دیکە دروست بکەن هەم بۆ یاسای لێبوردنی گشتی سونەکان هەم بۆ یاسای گەڕانەوەی بڵکەکانی کورد ئەوە تەماشا دەکەین لەو ڕۆژانە ڕابردوو چۆن کێشەیان بۆ گەڕانەوەی ملکەکان کرد و چۆن کێشەشیان بۆ یاساکەی بابلی لێبوردنی گشتی دروست کرد بۆیە ئەمە من وا دەبینم یاساکەی خۆیان دەڕوا بەڵام دو یاساکەی دیکە کێشەی بۆ دروست دەبێ و هەزار بینەوە بەدەی بۆ دروست دەکەن وەکو خۆی جێبەجێ ناکرێت زۆر بەڕێز دکتۆر بەشیر حەداد سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان لە بەرنامەی پرسی ڕۆژ سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بەشداریکردنت خۆشەویستان بەردەوامین شوێکی کورد بەرەگرین و دێنەوە لاتان